سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش تا چەندە نەخۆشخانەکانی فریاکەوتن لە هەرێمی کوردستان وەک پێویست بەهانە و بەفریایی نەخۆش و بریندار و پەکەوتە دەکەون ئەوترێ بەشێک لە هاوڵاتیان تەنها بۆ سەر ئێشەیەکی سادا ڕوو دەکەنە نەخۆشخانەکانی فریاکەوتن ئالۆزی بۆ کارمەند و پزیشکان دروست دەکەن تا چەندە سیستەمی تەندروستی لە ڕووی فریاگوزاریەوە پێویستی بە گۆڕانکاری هەیە تیمەکانی فڕۆکەوانی لە هەرێمی کوردستان تا چەندە هاوکارن لە گواستنەوەی کەسێک کە بریندارە یان نەخۆشە یان بەرکەوتەیە بۆ ئەوەی زووتر بیگەێنە نەخۆشخانەکان و چارەسەری پێویستیان بۆ وەربگیرێ لەسەر ئەم بابەتە گرنگە لە بنکۆڵی ئەم جارەدا لەگەڵمان بن. پێش دەستپێکی گەڕان ڕاستەوخۆ دیمەنی هێنانی هاوڵاتیەک کە جەڵتە لێیدا بوو بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان سەرنجی ڕاکێشاین دوای هەوڵێکی زۆر بەڵام بێ ئاکام مەرجی ئەو کەسە لە ناو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات لە شاری هەولێر گەیشتەوە پێمان لە پاڵەم دیمەنەدا ڕۆژانە نەخۆشخانەکە واک زۆربەی نەخۆشخانە فریاکەوتنەکانی هەرێمی کوردستان چەندین دیمەنی جۆرا و جۆری دڵتەزیان ڕووی تێدەکا تا ئێرە ئاساییە و بڕیارە فریاکەوتن بەهانای کەسانێکەوە بێ کە نەخۆشی ئاسایی نین بەڵام لێرە چەندین کەسمان بینی کە بۆ چارەسەری سەر ئێشە و دان ئێشە و پەتای وەرزی و ئەنفلۆنزا وە چەند نەخۆشیێکی دیکە هاتوونەتە فریاکەوتن و جەنجاڵیشی زۆریان دروست کردووە پێشتر قسەی جۆرا و زۆر دەکرا کەوا دەرمانی پێویست و کوالەتی بەرز و پزیشکی پسپۆڕ و پزیشکی فریاکەوتن بە تایبەت لە شەواندا لە نەخۆشخانەکانی فریاکەوتنی هەرێمی کوردستان زۆر بەکەمی دەبینرێن زۆربەی کات فشار و گوشار لەسەر پزیشکی نیشتەجێ واتا پزیشکی مقیمە هەرە و پزیشکانەی زۆر جار هێرشی تند دەکرێتە سەریان و لە بەرامبەریشدا موچەیەکی شایستە و پێویست وەرناگرن یاریدەدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات لە هەولێر پشڕاستی زۆرێک لەم قسانە دەکاتەوە ڕۆژانە کە بژمارە پێم بڵێ چەند نەخۆش ڕووە کاتە نەخۆشخانەی فریاکەوتنی ئێمە لە نەخۆشخانەی فریاکەوتن لە ماوەی 24 کاتژمێر 600 بۆ 700 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەمان دەکات بگرە هەندێک جار لە بۆنە تایبەتیەکاندا زیاتریش دەبیتە لە بەروی هەموو شوێنەکاندا دەخرێن فریاکەوتەکان هەیە پرسیارێکی تر بە دوای خۆیان هێنێ تا چەند ئەم 600 بۆ 700 کەسە هەمویان نەخۆشی فریاکەوتنن یان نەخێر زۆر جار هاوڵاتیان بۆ نەخۆشێکی سادەش ڕووەکەنە فریاکەوتن هەمویان نەخۆشی فریاکەوتن نین بەشێکیان نەخۆشی سادەشن سەردانی نەفریاکەوتنەکان دەکەن بەو پێی هەموو پسپۆڕیەکان لە فریاکەوتن نەخۆشخانەکانی دیکەش هەیە لە نەخۆشخانە گەورەکان گرفتی دروست کردووە ئەمە داوا دەکەین بەڕاستی بنکە تەندروستیەکانی کە لە ناو گەڕەکەکان هەیە ئەو بنکە تەندروستیانە زیاتر ئەکتیو بکرێت زیاتر پسپۆڕیەکانی لێ دابدرێت کێشێکی زۆرمان لەگەڵ هاوڵی نەخۆش هەیە داوا دەکەین لەو بینبەرەوەنگۆ داوا لە هاونیشتمانیان دەکەین بە تایبەتی لە کاتەوەی کە سەردانی نەخۆشخانەکان دەکەن بە تایبەتیش لە نەخۆشخانە فریاکەوتنیەکان هاوکار و هەمانجی پزیشک و ستافی نەخۆشخانە من بۆی ئەو پزیشک و ئەو ستافی کە لە ناو نەخۆشخانەکە هەیە بتوانین باشترین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکات لە ڕووی دەرمانەوە ئەو ترێت لە درنگانێکی شەو ئەگەر نەخۆشی ڕووی کردبێت ئێرە دەرمانێکی سادەی پێویست بوو بێ نەبووە گرفت چییە بەڕاستی گرفت هەیە بەڵام ئێمە وەکو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات ئەو دەرمانانەی کە پێویستن بۆ فریاکەوتن دەتوانین بڵێن 90 بۆ 95 هەیە بە تایبەتی ئەوەی بۆ بەشی نەشتەرگریە یا خۆت بۆ بەشی ئیستیقبال هەیە بەڵام ئەتۆ دوای ئەو قەیرانی کە تووشی حکوومەتی هەرێمی کوردستان بوو جیاوازی هەیە لەگەرەوەی پێش ئەو قەیرانە حتما لە ڕووی دەرمانیشەوە ئێمە بەڕاستی پێداویستیمان هەیە نییە لێکوانە بە ناچاری لە دەرەوە دەبیدا هاوڵاتی بۆ خۆی دابینی بکات لەگەڵ پێدانی ڕێنمایی و چارەسەر پزیشکێک دەناسین کە گفتوگۆکردن لەگەڵی گرنگێکی تایبەتی خۆی هەیە چونکە ئەو پزیشکە 22 ساڵ لە شاری لەندەن لە بەریتانیا پزیشک بووە ماوەیەکە سەنگەری چارەسەرکردنی هێناوەتەوە هەرێمی کوردستان ئەو بە بەراوردێک لە نێوان سیستەمی تەندروستی بە تایبەت فریاگوزاری وڵاتی بەریتانیا و هەرێمی کوردستان
ڕاشکاوانە زۆر ڕاستی تاڵ دەخاتە ڕوو. ئەومان پێ دەڵێ لە هەرێمی کوردستان بە چ ڕادەیەک گۆڕانکاری بنەڕەتی لەم بوارەدا پێویستە. لەوێ نەخۆش زووە گوێزرێتەوە بۆ تەواوی؟ لەوێ سیستمەکان هەیە چ نەخۆشێک تەلەفۆنی کرد بۆ ئیسعاف خلال 5 دقە دەبی ئیسعاف لەوێ بیتن. نەخۆشەکەی دیتیبی تحویل خەستەخانەی فریاکەوتنی تەلەفۆن کرا بۆ ئیسعاف ئەبێت لە 5 دقەیە بە 5 دقە دەبی ئیسعاف بکاتە شوێنی نەخۆشەکەی. چەند دقیقەش بگەێنێتە نەخۆشخانە؟ لە 10 دقەی زیاتر بیتن ئەویان دەبین محاسبەیە دەکرێتن ئەوە کە چووکی معناوانە حسبی قانون بە 10 دقە دەبی نەخۆش لە تەواوی بیتن. ڕاشکاوانە پێم بڵێ لای خۆمان چۆنە؟ وەڵامە 5 دقە ئەگات و بە 10 دقە ئیهێنێتەوە؟ ئەمە ئیسعافمان بەڕاستی بەس مواصلاتە شتەکەی نییە کە ئەوەی ئیسعاف بیتن حتاکم کە تەلەفۆنی بۆ ئیسعاف دەکەن حتاکم ئیسعاف دەستەوێ و دەینیتەوەکەن خۆشەکە بخۆی دێتە ئێر بە ئەوەی خۆیان بە سیارەی خۆیان بە ئەوەی خۆیان دێن. ئەمن جارێکە یەک سیارەکەم دیت پیکەبەک 7 کەس حادسە سیارەیان کردبوو پیکەبەک 7 کەسێکی هاوشتە ناو پیکەبەکە هاتی ئێرە. هەر 7 کەسی بە پیکەپ 7 کەس حادسەی سیارەی لە ناو ئەو ساری پیکاپە تووشی کێشەی زیاتر دەبیتن. حادیسەی سیارەکە لە سەد تا چەند خەڵک بە سیارەی خۆی نەخۆشە گوێچێتەوە؟ زۆر؟ 99 هەموو بە سیارەی خۆیان دێن. ڕێژێکی ترسناک لە سەد تا یەک خەڵک بە ئیسعاف نەخۆشەکەی حاڵەتە ترسناکەکەی دەگەێنێتە نەخۆشخانەکان. کێشە گەورەکە لێرێ زۆرینەی و نەخۆشانی دەستنە فریاکەوتنەکان لە بنەڕەتدا پێویست نەبووە فریاکەوتن هەڵبژێرن. هەرەوەندە نییە زۆر جار لەلایەن هاوڵ و کەسوکاری نەخۆشەوە کە بە ژمارەیەکی زۆر لەگەڵ نەخۆش دەچنە نەخۆشخانە کێشەی گەورە و هێرشکردنە سەر کارمەند و پزیشکانی لێکەوتوتەوە. زۆر جار ئەو دۆخەوای کردووە بریندار لە کاتی خۆی چارەسەر نەکرابێ. هەندێک جار بە ناوی پلەی سەربازی و سیاسی و ئیداریەوە شکۆی نەخۆشخانەکان شکێنراوە پەلاماردان هەبووە. لە بەرامبەریشدا بەشێک لە هاوڵاتیان دەڵێن وەک پێویست چارەسەریان پێ نەدراوە. نەخۆشەکە چیەتی؟ بەرە نەخۆشەکەمان بێ سعاتە لێرە دێن لێرە ڕەوانی ئێرە دەکەن لێرە دێ ڕەوانی ئێرە دەکەن لێرە لە بۆ یەک تەبەر ئەوە دەرێ بابە پێویستی پێ نییە ئەوە دەرە نەدەی بینی بڕۆ علاجی لە دەرێ بینە ئەوە کەی لەیژوو هەیە. نەخۆشەکە چیەتی؟ نەخۆشەکە نازانم چیت نەخۆشەکە لەبەر هەناوی عزمانی نییە خینیان فعاسکرێ بابە دەی شاعل و شاعر هەموو شتەکەیە لۆ ناگرێت لۆ حکومەتە یعنی حکومەت بەس بۆ هەندێک حکومەتە بەس فەقیری ئەوەکە کەی نێ هەیە. ڕێنمایەکانە جێبەجێ ئەمە ڕەوانی ئێرە دەکەن هەم بەجێ ئەمە ڕەوانی ئێرە دەکات لێرە ڕەوانی ئێرەم دەکەن لێرە دێم لێرە دەرێ سوکاری نەخۆشیش تەحملی نییە تا ئەوە زۆر تووڕێ. ئەوە 2 ساعت لێرە مەرۆ تەعاملم نییە. کارمەندی خۆت لێرە معناتان چییە بەڕاستی لەگەڵ هاوڵی نەخۆش لەگەڵ کە سوکاری نەخۆش؟ واللهی بەڕاستەکە ئەمە شەو ڕۆژ ئەم لێرەمە ئەوە جەماعەت هەمووی دەزانن زۆر ئەو خەڵکە بەڕاستی کارمەندی ئیزعاج دەکات بەڕاستی دکتۆرەکانیان ئیزعاجکە ینی باوەڕکە زۆر بێتە حەملە باوەڕکە ئەوێ ئەمە لە ژوورێ بووی دکتۆرەکان هاواریان گوتم بخوات نیست علامە دواتەکان کاکە ئەگەر ئەو هاوڵاتی واز نینی بە خوددا ئەمە یەکسەر ئەوە دەی بە قورئان دوو کارمەند ئەلێ عاسێ بووم بەرزاوت کا بنمەوە ژۆرێ برای بەڕێزم ئێرە تەواریە فریاکەوتن یعنی فریاکەوتی نەخۆش کاتو مەسەل نەخۆشەکە دەوی پێش ناکە ینی 50 نەفەر لەگەڵ خۆت بینی ئەو دەمان ئێرا لە چێژی ئەو دەرێ عادی فلانی ما برای بەڕێزم بە خەستەخانە چ عامە خۆ خاص نییەوە. چارەسەری پێویست بۆ نەخۆشەکەتان کرا؟ ئەرێ وەڵاهی دەست و چاویان ساغ بوون. ئەرێ وەڵاهی دەستیان خۆش بوو لێیان شەکەی ئێوە چیەتی؟ وەڵای مە عادیسەی سیارە بوو بەرێ وەڵا لەکوێوەی لێ؟ وەڵا لە ڕێ شەقلاوی هەولێرە لەسەر جۆسایی خەتای چێ بوو؟ بەخوا خەتایەکە نازانم زارێ تەقدیری شوڵتەیە زانی لای نەبوو. بەرێ هیچ گلەیەکت نییە لە پزیشکەکان لە کارمەندەکان پێویستە مەدەم وەڵاهی دەستیان خۆشبی زۆریان لێ مەمنونی قالبیان ساغی هەر ئەوە لە دەستیان هاتی تەقسیریان نەکرد. ئەوتری هاوڵی نەخۆش قەرەباڵغی زۆر دروستەکەن ئەوە ڕاستە؟ ئەرێ وەڵا بالفعل زۆر قەرەباڵغتان نەکرد بەخوای بەرێ وەڵای ملەتی کورد بە عام وەنیە ئاستانجشی یەکجار زۆری لە بۆمە پێیان کردووە ینی جاروە بووە نەخۆش کاکە نەخۆش کە دێتە ئێران لە بۆ چارەسەر دێ مانای ئەوە نییە کە تو لە خۆشتێنە ناو مستەشفا ئیدی دەوی بێک دەخا عیلاجی بکەین جاروێت چەکت لێ ڕاکێشراوە جاروێ هەڕەشە لێکراوە بەسەرەوەی هاتووە کەسە بووە ڕوبەڕوویەوە بێتەوە یەک بە خۆمانە لە نۆرینگەی دەرەچی کار دەکەم شەوەچیان کوڕ و باوکێک بوون هەڕەشەیان لێ کردوم هەڕەشەی ئەوەیان لێ کردوم کەوا خێزانەکەی تەختیتی دڵی هەبووە کەچی ژووری ئافرەتان هەیە نەچوم بۆ ژووری ئافرەتان هاتم گوتیانم تەختیتی دڵم گوتم ئیشی من نییە کە لە سەرەوە ئیدی جنێویاندا هەڕەشەیان کرد کە ئەو قسەشی بەم گوتی سبێنی ئیشەکە دەبینم
یعنی چی ئێرەش دایری حکوومەتە ئەمە هەندە عیلاجی پێویستێ نییە لەو تەواریە کە عیلاج نەبی ئەوخری پێویستە بستە لای معاونتی بێکی هەیە ژانە سەریتی هەیە پەسیویتی هەیە لاقی دێشی بەخوای پێویست بە تەواری ناکە یەک لەو لای هەڕەشەی دەکرد برای بوو لێگو ئەمن فران کەسم گوتم کاکە ئەتو فران کەسی لە خۆت فران کەسی ئەلێروکانە ئەتو کابرایەکی ئەهلی کابراایکی مەدەنی دێ ئێرکانە نەخۆش لێرێ ئەمە گرفتەکەی کەسانێک بە پلەیەکی سەربازیەوە یان هەڕەشاکەن کەسێکی ئەڵێ من بەرپرسم لە فڵان شوێن یەت هەڕەشە لە کارمەندان و پزیشکانەکە زۆر زارش هەڕەشامان لێکراوە یعنیێکە بۆ وەزارەتی ناوخۆشکە بۆ ناوی و کەسانە نایەن بە وەزارەتی ناو ئەخر دەزانین چۆنێ ئێستامەوەی ئەوەی وەربگرن کابرا ئاڵێ فڵان پلەی سەربازیم هەیە یەت هەڕەشان نارێ بێجگە لە چەند نەخۆشخانەیەکی فریاکەوتنی ئەهلی لە هەولێر سێ نەخۆشخانەی فریاکەوتن و لە دهۆک نەخۆشخانەیەک بوونی هەیە و ڕۆژی نەخۆشخانەیەکی دیکەی حکومیش بە تەواو نەکراوی ماوەتەوە لە سلێمانیش دوو نەخۆشخانەی فریاکەوتنی وەزارەتی تەندروستی و نەخۆشخانەیەکی دیکەی فریاکەوتن سەر بە دەستگای تەندروستی پێشمەرگە بوونی هەیە کە گەورەترین نەخۆشخانەی فریاکەوتنە لە عێراق چل قەرەوێڵا بێدی نەخۆش لە خۆ دەگرێ هەرەوەندە نییە لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چەند مانگێکە بڕیاردراوە بڕی 4 ملیۆن دینار لەسەر و موچەوە بدرێت بە هەر پزیشکێکی پسپۆڕی فریاکەوتن بەمەرجێک لە نەخۆشخانە بمێنێتەوە و لە عیادە و کلینیکە تایبەتەکەی خۆی نەخۆش نەبینێ بەڕۆبەری گشتی دیوانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ لە هەوڵی بەردەوامدان بۆ چارەسەری کێشەکانی نەخۆشخانە فریاکەوتنەکان لە هەرێمی کوردستان پێدوانیە گرانی نرخی پزیشکێکی بەڕێز لە عیادەیەکە ئەویش هۆکار بێ بۆی خەڵک ناتوانێت بچێتە عیادەیەک لێ بە تایبەت خزمەتی بکرێ بۆیە مەجبورە بێتە نەخۆشخانەی فریاکەوتن ئەوش هۆکارێک نییە بەڵێ ئەوانەی کە دێن بۆ نەخۆشخانە فریاکەوتن گوتم ڕاشکاری دەرەچیمان بۆ کردو کە ئەو پارەی کەوەری دەگرن پارەیەکی ڕەمزیە زۆر وەستەوە هێلیکۆپتەرەکان و بانی فڕۆکەکانی واری فریاگوزاری ئەوتری ئەوەی ژوەکو پێویست نییە ینی تا سەر بۆ وەزارەتی ڕاستی سەر بۆ وەزارەتی ناوخۆنە هەمانجیمان هەیە بۆ حاڵەتەکە ئەو حاڵەتانەی کە گرفتێکی گەورە ڕوودەدا ڕووداوێک ڕوودەداوە بە تایبەتیش لە کاتی ئێمە بۆ نمونە لە بۆنە و لە ئاهەنگەکان کە قەرباڵغێکی زۆر دەی بۆ نمونە لە سەردانەکان لە کاتی جژنەکانی نەورۆز کە سەردانێکی زۆری خەڵک بۆ شوێن بۆ دەستنە دەرەوە بۆ گەشتکردن و ڕێگەوبانەکان بە تەواوی دەگیرێن لەو حاڵەتانە زیاتر ئێمە هەندێک حاڵەتی تایبەت هەندەمانجیەیە داوای هاوکاریان لێ دەکەین ئەوانیش ڕاستی بەپێی ئەو توانای گریمە لەسەر ڕێگەی کۆیە هەولێر ڕووداویشی هاتوچۆی قرس ڕۆیە ئەنی بۆ فڕۆکەیەک دابین نەکرێ نەخۆشەکان بریندارەکان بگەینێت یەکێک لە بابەتانی قسەمان لەسەری دەکەن ڕاستی ڕەنگە ژیانی خەڵکەکەش بپارێزیەوە زووتر بگات بەتەکید بۆ حاڵەتی فریاکەوتن کات زۆر گرنگە بکۆی گشتی سیستەمەکە کاتی پێداچوونەوەی پێدەکەی بەشێک لە چاکیەکانی بۆش دەگەڕێتەوە کە تۆ دەبێت خزمەت گوزارەکانت باش بکەی وەک لە خزمەت گوزارە سەرچەکان بابەتی فریاکەوتنی خێرا نەخۆشخانە فریاکەوتنەکان چکە نەخۆشخانە فریاکەوتنمان هەیە ئێستاش لە نۆژەنکردنەوەکەی ماوە نەخۆشخانە فریاکەوتنمان هەیە ڕاگیراوە لە بەرەوەی پرۆژە بودجەی پێویست لە بەردەست نەبووە وهروەها بە باشترکردنی ئەو سیستەمە پێویستی بۆ دەبێت تۆ بودجەیەکی زیاتر بۆ وەزارەتی تەندروستی تەرخان بکەیت لە ماڵەکەی خۆیدا ئەندامێکی خولی نوێی پەرلەمانی کوردستان دەبینم کە پزیشکە و خۆی دەڵێ دەیەوێ بە وردی کێشە و کەمکورتەکانی کەرتی تەندروستی دەستنیشان بکە ئەویش دکتۆرە شایان عەسکەریە لە فراکسیۆنی گۆڕان ئەو ڕاشکاوانە ئەوە دەخاتە ڕوو هەتا ژمارەی دامەزراندنی پزیشکی خولاو و هەتا پزیشکی مقیم زیاد نەکرێ نەخۆشخانەکانی فریاکەوتن فریایی نەخۆش ناکەون ئایا بەڕاستی نەخۆشخانەکانی فریاکەوتن لە هەرێمی کوردستان فریایی نەخۆش بریندار بەرکەوتە ئەکەون یان نەخێر چونکە بۆ یەکسەر بەنەخێر ئاخر لەبەرەوەی ئیشم کردیە دەزانم مۆزعەکە کووە پێشتر کوو بووە باشە چی بکرێ بۆی فریا بکەون یەکەم شت ژمارەی پزیشکەکان زیاد بکرێن ژمارەی پزیشکی خولاو بڵێن نەخۆشە بینن بەرێ محرکی هەموو فریاکەوتنەکان بەڕێوەبەری هەموو فریاکەوتنەکان پزیشکی خولاوە پزیشکی خولاو دەتانی فریاکەوتنەکەت لۆ بەڕێوە ببە یان بیوەستێنی ئەمە ئەو چەند سارەی دوایی مشکلەمان هەبوو لە پزیشکی خولاو چونکە تاین نەدەکرا یا ئەگە تاین دەبوون تا ماوەکی زۆر معاشیان وەرنەدەگرێت لەسەر باخەڵی خۆیان بە قەرز ئەو جا دەهاتن فریاکەوتنەکان و نەخۆشخانەکانی دیکەشیان بەڕێ دەکرد ئەوە سەرەکیە ئەوە هەر زۆر سەرەکیە ئێستا حالیان لە نەخۆشخانەی شەهید دکتۆر خالد لە کۆیە
پزیشکی خولاو نییە وەرە بزانم چۆن نەخۆشم بۆ بەڕێ دەکەی طبعا نییە ئێستا نییە نەخۆش لەبەرەوەی پزیشک ژمارەی پزیشک کەمە ئینجا بەپی پێویست گرنگیان پێ نادرێ و پزیشکە خولاانە هەموویان بۆ بکرێت دەبی تاین بکرێن و دەبی معاشیان بدرێتێ معاشێکی باش کە بژێوی ژیانیان دابی بکە ئەی طبعا هەریکو دەبی معاشێکی باشیان بدرێتێ هەر هیچ نەبی هاوشێوەی وڵاتە زۆر باشە ئەو یاسایانەی کە لە بۆری تەندروستیان بە تایبەتی نەخۆشخانەکانی فریاکەوتنەوەی ئەو پرسە ڕێگەخەن تا چەنە پێویستیان بە هەمەرکردنەوە هەیە ڕاستێکی ئەمن هەتا ئێستا سەیری یاساکانم نەکردێ بەڵام پرۆژەکی خولی پێشوو لە بۆ یاسانیش نەکرۆ کە تایبەتن بە پرسەکانی تەندروستی بەرێ بەرێ ئەوانم سیر کردیە بەڵام ئەوە هەڵەتی نەنا ئەوەی پێویستی بە هەموارکردنەوە نیە ینی شتیوا یاساکە هەیە و باشە بەرێ هەیە جارێ جێبەجێ نابێ ئەتەوان مشکلەکانمان لەوەیە کە جێبەجێ نابێت تا ئێستا ئەوە ڕوون بۆتەوە کە بەشێکی زۆری هاوڵاتیان وەک پێویست هێڵی گەرمی ژمارە 122 فریاکەوتنی خێرا بەکار ناهێنن و نایناسن بۆ ئەوەی بانگی ئەمبولانس بکەن بۆ گواستنەوەی نەخۆش و بریندار و بەرکەوتەکانیان پرسیارەکە ئەوەیە ئایا هەوڵاتیان ئاگاداری بوونی ژمارەیەکی لەو جۆرە نین یان دڵنیانین لە خێرا بەدەمەوە هاتنی ئۆتۆمبیلەکانی فریاگوزاری بێگومان لەم پرۆگرامە ئەمێ تەلەفۆن بکەین بۆ ژمارە 122 ئەمبولانسی هەرێمی کوردستان شاری هەولێر ئەوانەوێ بەدەممانەوە بێن کە ئێمە وامانداناوە نەخۆشێکمان هەیە بزانین ئەوان بە چەندێک ئەگەنە یەکێک لە گەڕەکەەکانی شاری هەولێر ئێرە گەڕێکی هەولێری نوێیە ئەلو مەرحەبا باشی خاتون سەلامەت بی وەڵا نەخۆشێکمان هەیە ئەگەر عەزێت نابێ بتوان ئەمبولانسێکمان بۆ بنێرن زۆر مەمنونین وڵی هەندێکمان پێدەچی تقریبا وڵی نازانم ئەتا یعنی ئێستا پێیان دەرێم بەڵێ بەڵێ باش ئێستا پەیوەندیت پێوە دەکا بەڵێ باش من چاوەڕێی تەلەفۆنیەوە باش نییە باشە خاتون سپاس دەست خۆش زۆر سپاس ئەو کاتژمێر 12:45 خولەکە 12:45 خولەک دوای نیوەڕۆ چاوەڕوانم وا دیارە جارێکتر تەلەفۆنمان بۆ ئەکەنەوەکە پێمانەڵێن بەرەلای ئێمەیەن یانە گەڕێکی هەولێری نوێ ئەوان لای تەواوی ڕۆژهەڵاتن منی چاوەڕێی تەلەفۆنی ئەوانم بێگومان سێم تەلەفۆنەکە برادرانی 122 بۆ ئێمەیەکەنەوە وەکو کەسوکاری نەخۆشێک جاری سێمە کە پێمانەڵێن نەخۆشەکە چیەتی ئێمە کەراڵی کوردستان 24 زۆر بەخێر بێن تەلەفۆنمان بۆ جەنابتان کرد ناونیشانەکەتان نووسیەوە نیە ناونیشان و ڕقەمی تەلەفۆن و ڕزگاری تقریبان شوێنی جەنابتان نزیکە لێرەوە بەڵام نزیکەی 20 دقەتان پێچوو خەڵک هاوکاری مام کاتە لە جادا بێگومان دزوو دەگەینی ئەو جیازانی بەردەمتان بەکارهێنن بۆی ڕێگەتان بکەن هەمووی لە کارە هەمووی لە کارە سەردانی هۆبەی پزیشکی فریاکەوتن لە هەولێر دەکەین ئەوان لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش لە هەوڵی زۆردا بوون وە خۆیان دەڵێن زۆرێک لە ئەمبوڵانسەکانیان پەکی کەوتووە و داوای کڕینی ئیسعاف دەکەن داوا لە حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێ ئەوەیە پێشوی بڕیار لە سەرکڕینی ئۆتۆمبیلی تاکەسی بدەن بڕیار لە سەرکڕینی ئۆتۆمبیلی ئەمبوڵانس بدەن بۆچی بەژیانی خەڵکەوە ئەوە لە بەرژەوەندی گشتیە ئەوەی دیکە بەرژەوەندی تایبەتی ئەگەر وا بڕوات ینی ئۆتۆمبیلەکانی تیشکە لە کاران لە کارەکەون ئەوە لە کارەکەون بە تایبەتی بەترسی ئەومان هەیە بە تایبەتی بتوانین ئەگەر لەگەڵ کابینەی نوێ بۆ لەگەڵ باشتربوونی دارایی حکومەتی هەرێمی کوردستان بتوانین ئەمبوڵانس بۆ هەموو کوردستان نەگەڵ بۆ بچکە بەڕاستی و کێشەیە سەرتاسەریە هەر ئێمە نین هەوڵەتیان تا چەند هاوکارتانن لەسەر شەقامەکان بۆەوەی حاڵەتێک بگەن شوێنی دیاریکرا و شوێنی مەبەست بریندارێکە بەرکەوتەیەکە نەخۆشێکە هاوکارن ئێسەوە دەنگی ئیسعافمان گوێ لێیە ئەوێ ئیسعافەکە تێپەڕێ بەڕاستی خەڵک هاوکاریەتی ئۆتۆمبیلەکان هاوکارن بۆ ڕێگاکردنەوە وڵای وەکو پێویست نییە بەڵام هەز دەکەن ڕۆژ بە ڕۆژ باشتر دەبێت بە حکومیەوەی کە ڕاگەاندەکان ئێستا دەورێک دەبینن لە کاری فریاگوزاری ئێمە وەکو تیمەکانی فریاگوزاری وەکو دایرە سەحەکان بە شێوەیەکی گشتی بەڕاستی لە هەوڵەوەی دان بتوانین کە ڕۆژبیری تەندروستی فریاگوزاری فێرە خەڵک کەی خەڵک بتوانێت کە لە ڕێگا ئۆتۆمبیلەی ئەمبوڵانس ئۆتۆمبیلێکی ئاگر کوژێن ڕێگا دەڕاتن ڕێگای بۆ بکات لەبەر ئەوەی ئەوە گیانی کەسێک لە مەترسیدایە بۆ بتوانێت لە مەردە ڕزگاری بکات.
کێشەکە تەنها پەکەوتنی ئامبولانسەکانیان نییە، بەڵکو وەکتیمەکان دەڵێن بەهۆی قەیرانی داراییەوە هەندێک فریاگوزاری گرنگی سەرەتایی لەناو ئۆتۆمبیلەکانیاندا نەماوە. دەچینە ناو یەکێک لە ئەمبولانسەکان کە 140,000 دلاری ئەمریکی پێدراوە لە پێش ساڵی 2013. ئەوسی کۆلەرەوەی کە بۆ حالەتی کۆلەر کەلەوەلی نەخۆش کە بەربوونەوە بێ حادسی سیارە بێتن بریندار بێتن ئەوان بەکاردێت بەڕاستی ئەو هەم وڵاتەکان نییە ئێستا نیشە لە بابی کڕین لێ ڕاست پێویستە ئەم وادە لە ئەمبولانس پێویستە لە دەروی وڵات نییە لەناو هەرێمی کوردستان هەش بێتن گرانە بەڕاستیان بەسن احتمالە بەڕاستی لەو قەیران داراییە نەکڕێتنەوە بەهۆی قەیرانی داراییەوە بەڵێ پێداویستیانە نایەن کەواتە ئەمەش پامێکە بۆ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم لەناو ئیزعافەکانتانە ئەم بڵین پێداویستیە پزیشکیە زۆر گرنگە کە ملی نەخۆشێک سابتە کاگەر بەر بوو بێتەوە یان حەدسێکی سیارە ڕووی یابێ ئەمە سابتێکە ڕەنگە ژیانیشی بۆ بگەڕێنێت نییە لە زۆر ئەمبولانسەکانە بەڵێ کەسێک وەستە تووشی حادثە دەبێتن یەکەم شت کە ڕاستی کەوانەیە فقڕاتی بڵێ تووشی حەبلیشە تووشی کێشە دەبێتن ئەگەڵ سەڵام کە تەزبیتت کرد بە تا دەگاتە نەخۆشخانە بە شێوەیەکی ڕێکپێک بە شێوەیەکی زانستی فریاگوزاری کە دەگاتەوێ ژیانی مترسن ڕزگار دەبێتن زۆر جا بڕوا بکە خەڵک هەبووە مەسەن کە نەخۆش بریندار نەقل دەکرێتن بە بێزگە لە ئیسعاف کە نەقل دەکرێتن دەچێتە نەخۆشخانەکان بەس بە ئەوە ژیانی ڕزگار دەبێت لەبەرەوەی کاتێک کە نەقلی دەکەن حرەکەی پێ دەکرێتن چی دەکاتە مستشفى احتمال حبلی شەوکی بپرسێتن کەواتە ئەو کەسە ئەگەر بژبێتن بەڵام هەتایە بە شێوەیەکی شەلەر دەژیتن بۆ بەڕاستی پێویستە داوا لە خەڵکی دەکەین خەڵک بەڕاستی حادثە ڕووداش دەکەن تەلەفۆن بۆ 122 بکەن بۆ تیمەکان بکەن بۆ تیمەکان فریاکەوتن بکەن تا ئیسعافەکە بگاتن باشتر لەوەی کە ئەو بە پەلەبی گەین دیارە تەلەفۆنێک کراوە نەخۆشی پێویستی بە ئەمبولانسێکی لەگەڵ لێکی لەم تیمانە بەسپاسەوە گەر بێکەوتین زەین لە ڕێگەیە تا چەنە هاوڵەتیان هاوکاری تیمەکانی ئەمبولانسن بۆی بە ئاسانی بگەنە ئەو شوێنە و نەخۆشەکە بگوێزنەوە فەرمون با بڕۆین. بێگومان ئەم ئەمبولانسەی کە لە هەوڵی پزیشکی فریاکەوتنی هەولێرەوە لەگەڵی هاتین بۆ نەخۆشخانەی هەولێری تایبەت نزیکەی 20 خولەکی پێچوو تا گەشتینە نەخۆشخانەکە ڕێگەوبانەکانمان بینی بەدەمەبوونمان بینی کە تا ڕادێک هاوکاری بەدەمەبوونێکی باش هەیە لەلایەن هاوڵاتیان و شۆفێرەکان و برایانی پۆلیسی هاتوچۆش بەڵام ئەوەش مانای ئەوە نییە کە ڕێگاکان پێویستی بەوەیە بێگومان باشتر بکرێن و هاوکاری زیاتری تیمەکان بکرێت بۆی بە سەلامەتر نەخۆشەکان بگەێنرێنە شوێنی خۆیان. لە کۆتاییدا گرفتە سەرکیەکانی بەردەم نەخۆشخانەکانی فریاکەوتن لە هەرێمی کوردستان بەم جۆرە ڕوون بۆیەوە هەموو جۆرە نەخۆشێک دەچێتە نەخۆشخانەکانی فریاکەوتن کە زۆرینەیان نەخۆشی فریاکەوتن نین. نەبوونی ژمارەی پێویستی پزیشکی پسپۆڕی فریاکەوتن و پزیشکی خولا و مقیم، نەبوونی ژمارەی پێویستی دەرمان و بەکوالەتی، هەڕەشەکردن و ئازاردانی تیمەکانی ناو نەخۆشخانەکانی فریاکەوتن لەلایەن هاوڵی نەخۆشەوە، بوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵی نەخۆش لە ناو نەخۆشخانەکانی فریاکەوتن، کەمی هۆشیاری و هانانەبردن بۆ ژمارە 122 فریاکەوتنی خێرا بەدەمەوە نەهاتنی ئۆتۆمبیلی فریاگوزاری، تەلەفۆنکردنی نادروست و بە هەڵەدا بردننی تیمەکانی فریاگوزاری، لە کارکەوتن و ستۆکبوونی بەشێکی زۆری ئۆتۆمبیلەکانی فریاگوزاری، نەبوونی شوێنی نیشتنەوەی فڕۆکەی فریاکەوتن لە بەشێکی زۆری نەخۆشخانەکانی فریاکەوتن لە هەرێمی کوردستان. لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین نەخۆشخانەکانی فریاکەوتن و ئۆتۆمبیلەکانی فریاگوزاری پێویستیان بە هاناوەچوون و فریاکەوتنی خێرا هەیە وە خۆیان دەڵێن بۆ ئەوەی ئەوانیش خێراتر و جدیتر بەهانای بەرکەوتە و بریندار و نەخۆشەوە بچن و گیانیان لە مردن ڕزگار بکەن. تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییا بن. خواتان لەگەڵ.